چەند بەندکراوێک لە چاکسازی گەورانی سلێمانیمانیان لە خواردن گرتووە و دەڵێن یان دەچینەوە بۆ ماڵ و ئازاد دەکرین یان دەمرین و دەچین بۆ گۆڕستان. ئەو زیندانیانە ژمارەیان 5 کەسە کە بە مادەی تیرۆر سزاداون. ئەوان لەسەر ئەوەمانیان گرتووە کە بە بڕیارێک ئازادی بە مەرج نانگرێتەوە، واتە شەو و ڕۆژ بۆ سزاکەیان هەژمار ناکرێت. بڕیاردەری لیژنەی کار و کاروباری کۆمەڵایەتی و داکۆچی لە مافی مرۆڤ سەردانی ئەو زیندانیانەی کرد و دەڵێت بارودۆخی زیندانیەمان گرتوەکان تەواو ناجەگیرە و مەترسی لەسەر ژیانیان هەیە. لەگەڵ لیژنەکەمان سەردانی زیندانیەکانمان کرد، بەداخەوە وەزعی زۆرفی زیندانەکان زۆر ناجێگیر بوو، تەنانەت یەکێکیان وەزعی جەستەیی تێکچوو بوو، تووشی بورانەوە ئەو لە هۆشخۆچوون چوو بوو، ئیحالی نەخۆشخانەیان کردبوو. ئەو نەخۆشەی کە وەزعی تێکچووە تەنانەت عیلاجی زەخت و شەکر و ئەوانەشی هەیە، بەڵام لەمانگرتن یا هەم عیلاجەکان بەکارنانێ هەم بۆ ماوەی 3 ڕۆژێک هیچی نەخواردەوە، بە حاڵ زمانی توانای قسە ئەندەربڕینی قسەکردنیە بوو، تەنانەت زمانیشی بۆ قسەکردن گیرا بوو و هێزی جەستەیی نەمابوو، تەنانەت سەر پێکانیشی بوەستێ و 9 مانگ بەسەر ئەو 12 ساڵەدا تێپەڕێ داوای مافی خوانەکەن و مافێکی شەرعی خوانە کە ئێمە ژۆک و لیژنەی مافی مرۆڤ هەر شەو بەهەستی بەرپرسیارانەوە گەیشتینە لایەن و زۆر داکۆکیمان کە لەسەرەوەی مانەکان بشکێنن، تەنانەت ئەوان ئەڵێن ئێمە قەرارمان داوە ئەمە گوتار و شیعاریان ئەڵێ لێرەوە یا بۆ ماڵ ئازادکردنمان بۆ ماڵ یاخود بۆ گۆڕستان، ئەگەر ئازادیش نەکرین ئەمانە ئێمە بینە قوربانی بۆ ئەوانەی دوای ئێمە کە حکمی خۆیان تەواو کردو و ئازاد ناکرێن بەپێی ئەم قەرارەی کە دراوە بۆ ئەوانەی کە ئیفراجی شەرتیان گرێتەوە. هەرچەندە بە یاسا سەرجەم ئەو زیندانیانی کە بە مادەی تیرۆر دەستگیر دەکرێن و 3 بەشی ماوەی زیندانیکردنیان تێدەپەڕێنن دەتوانن بە بەربوونی مەرجدار ئازاد بکرێت، بەڵام ئەو یاسایە بەهۆی شەڕی داعشەوە ڕاگیراوە. بە بڕوای پارێزەرێک ئەو بڕیارە پێچەوانی دەقەکانی یاسایە و پێویستە دادگا پێداچوونەوە بەو بڕیارەدا بکات، چونکە ئەو زیندانیانەی بە مادەی تیرۆر گیراون مافی خۆیانە بەربوونی مەرجدار بیانگرێتەوە. دەکرێ حاکم ئیفرادی شەرتی موافقی بۆ کە ئەو بەپێی مەرهەل و مەرجە قانونەکەی خۆی کەسی ڕبع مودەکەی تاو کرد ئەوکەی دیکەی تەقریرێک راپۆرتێک لەلایەن سژنەوەیە دەڵێ ئەم پیاوە سیر و سلوکی باشە بەربدرێ، بەڵام ئیتیجای محکەمی تەمیز ئێستاکە وایە مەسایلەکانی ئێرهاب هیچی تیرۆر هیچی شمولی ئیفرادی شەرتی ناکەن نەک بە قانون، چونکە قانونەکە ڕێگای هەیە لە ڕاستیە، بەڵام ئیچ ئیجراتەکە وایە ئەو فترەیە کە لە 2014 داعش پیا بوو ئەو تەشدیدە لەسەر ئەو مەسایلانە دروست بوو، بە بڕای من شتی ناقانونیە مەفروض وایە کۆتایی پێ بێت، چونکە ئەوەش جەریمێکی عادیە وەکو هەر جەریمێکی دیکە کەسەکە سزای خۆی وەرگرتووە و مدەی خۆی تەواو کردووە مەفروض ئیفرادی شەرتی شمولی بکەوە کە شمولی ناکە ئیتیجایەکە بە بڕای من مخالفە یاساییتیایە. باشتر وایە بە بڕای من تەڵابێ بەرزکرێتەوە بۆ وەزارەتی عەدل یان تەڵابێ بدرێت بە مەجلیسی قەزای ئاعلا جۆزۆلەکە لە ڕووی یاساییەوە ڕێگەی پێ بدرێ و حاڵەتێکی سروشتێکە و مەطلەبە هەبێ، بە تایبەتیش ئێمە ئیتر ئێستا خەتەری داعش لەسەر وڵاتی ئێمە نەماوە لە ڕاستیە. مانگرتنی ئەم زیندانیانە و هاڵاواردنی سزادراوانی مادەی تیرۆر لە هەر مافێکی ئاسایی زیندانیان پاش ئەوە دێت لە 1 تەمووزی ساڵی 2010 یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستان بە دەنگی فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرتووی ئیسلامی بۆ ماوەی 2 ساڵ درێژ کرایەوە. هەر ئەو کاتیش فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە توندی دژی درێژکردنەوەی یاساکە وەستایەوە و بە مەترسیەکی گەورەی بۆ سەرمافەکانی مرۆڤ پێناسەی کردو، داوای هەمواری یاساکەی کردەوە. هەروەها چەندین نووسەر و ڕۆشنبیر و چالاکوانی بواری مافەکانی مرۆڤ ڕایان گەیاند بە جێبەجێکردنی تەواوەتی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر دەتوانرێت هەرێمی کوردستان بکرێتە گرتوخانەیەکی گەورە.